سەرڕای هەبوونی دوو دەرواسی نێودەوڵەتی و بازرگانی گرنگ هاوڵاتیانی قەزای پێنجوەن لە بێخزمەتگوزاری قەزاکەیان نیگەران و داوا دەکەن بەشێک لە داهاتی مەرجەکانی باشماخ و سەیرانبن بۆ پێنجوەن خەرج بکرێت. هاوڵاتیانی پێنجوەن دەڵێن ئێمە تەنیا جەنجاڵی ڕێگاکان و مەرجەکانمان بەرکەوتووە داهاتەکەی بۆ شوێنێکی دیکە دەڕوات. ئێمە وەکو دانیشتوانی قەزای پێنجوێن وڵات زۆر بە گرنگ ێزانی کە بەشێک لە داهاتی مەرجی باشماخ خەرج بکرێ بۆ پێنجوێن بۆ ئەو پرۆژانەی کە وەستاوە. ئێستا نزیکەی 20 ساڵە هیچ پرۆژەیەک لە پێنجوێنە نەکراوە جێبەجێ نەکراوە، هەنێ پرۆژە هەیە وەستاوە. بۆ نمونە پرۆژەی شوقە، بۆ نمونەی باخچەمان هەیە تا ئێستا چڵێ نەماویتیان نەڕواوە و زۆر شتی ترمانەیە ڕێگاوبانی گوندەکانمان، پرۆژەی ئاوەڕۆ، پرۆژەی خرتاوکردنی ناو کۆڵانەکان. باشماخەم نە زۆرە؟ داهاتی باشماخ زۆرە، یعنی داهاتی باشماخ ئەگەر بەڕێک و پێکی بچێتە غەزێنەی حکومەت و دابەش بکرێتەوە بۆ پرۆژەکانی حکومەت، باوەڕێ بێ بەشی پرۆژەی نەک پێنجوێن هەموو کوردستانەکات. لە ڕاستیە ئەو داهاتەی کە ئەڵێن گوایە لە مەرجی باشماخ بۆ خەڵکی پێنجوێن دابین بکرێ، لە ڕاستیە قەنەعاتێکی کولیمان پێی نییە. چونکە بۆ قەنەعاتمان پێی نییە، چونکە یەکەم ئەو دەسەڵاتی کە ڕوبەڕووی کراوەتەوە بە داخوازی لێکراوە، ئەو دەسەڵاتە توانای بەخشینی ئەو پارەی نییە. ئەوە مەسەلەن لە ئیدارەی پێنجوێن داوا لە محافظەت کراوە، لە کاتێکا محافظیت توانای بەخشینی ئەم پارەی نییە. ئەمە یەک نقطەی یەکەم لە ڕووی ئیداریەکەەوە هەڵەیە. دووەم، ئێمە 10 ساڵ زیاترە خەڵکی پێنجوێن بە خۆپیشاندانیش بە داخوازەکانیش داوامان کردو. تەنانەت ئێمە تا ئەو نقطەیەش لەگەڵ نوێنەرانی جێگری سەرۆکی حکوومەت لەگەڵ بەرپرسانی گەورە کۆبووینەتەوە کە داوای ئەومان کردووە کە بڕێک لە داهاتی مەرجی باشماخ و سەیرانبن بۆ خەڵکی پێنجوێن سەرڤکرێ، بەڵام تام دەقەیە ڕەت کراوەتەوە. هەر لەو بارەوە قایمقامی پێنجوێن بە پەیامی ڕاگەیان خەڵکی پێنجوێن چەندین ساڵە و داوایان هەیە. ئێمەش لای خۆمانەوە داوامان کردووە لە 105 داهاتی باشماخ بۆ پێنجوێن خەرج بکرێت، بەڵام تا ئێستا هەوڵەکانمان بێئەنجام بووە. ئێمە ئەو داخوازیەی خەڵکی پێنجوێنمان خستە سەر کتابێک و دامان بەڕێز پارێزگای سلێمانی و بۆ ئەوەی ئەو کتابەش ڕێکاری یاسایی خۆی بگرێ و بچێتە سەر و تاکو و موافقەت بکرێت لە ئەنجومەنی وەزیران بۆ ئەوەی لە 105 داهاتی باشماخ سەرف کرێ بۆ پرۆژە ناتەواوەکانی منتیقەی پێنجوێن و دەوروبەری. ینی لە هەوڵی بەردەوامانە و بەڵێ ئەوە ڕێکارێکی یاسایی بێ بە دەوداچوونی بۆ بکەین. تۆزێک ڕۆتینات وەختی پێ ئەچێ، بەڵام ئومێدمان هەیە و گفتی ئەومان وەرگرتووە کە بۆمان جێبەجێ بکەن. زیاتر لە 10 ساڵە ئەنجامدانی پرۆژە لە قەزای پێنجوێن ڕاگیراوە. دانیشتوانی قەزاکە چەندین جار لە پێناو داواکاری مافە سەرەتاییەکانیان هاتوونەتە سەر شەقام و خۆپیشاندانیان ئەنجام داوە. یەکێک لە داواکاریەکانیشان بریتی بۆ لەوەی پشکێکی دادپەروەرانە لە داهاتی باشماخ و سەیرانبن بۆ خزمەتی شارەکەیان بێت، بەڵام کەس وەڵامیان ناداتەوە. سوێ محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، قەزای پێنجوێن.